سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوای کە لە هەر کوێیەکن لەش ساغ و تەندروست بن بەیانێکی پڕ لە جوانیتان هەبێت ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24 هەوڵی ئەوە ئەدەین کە جوانترین بەیانی وەکەوەی کاڵم بۆ هیوایم کە جوانترین بەیانیتان هەبێت بێگومان ئەبێت دەستی بەیانی 24شی تیا بێت و بەیانێکی جوانتان بۆ بڕازێنینەوە بۆتانی دروست بکەین جا ئەمڕۆ کۆمەڵێ بابەتی جوانمان هەیە و کۆمەڵێ میوانی ئازیزمان هەیە کە ماڵەکانتان بەم بەیانیە پڕەکەن لە ئاسوودەیی ئەگەر ئێوە کات بە ئێمە ببەخشن و ئەم بەیانیە کاتژمێرێک کەمتر لە کاتژمێرێک لەگەڵ ئێمە بن ئەوە بەیانێکی جوان پێکەوە دەست پێەکەین جا لەگەڵمان بن با دەست پێ بکەین. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێمی کوردستان ڕای ئەگەنێت بەهۆی کاریگەری درێژبوونەوەی نزمە پاڵەپەستۆی وەرزی گەرمی ساڵانە و هاتنی شەپۆلی گەرمە پێشبینی دەکرێت لە بەرواری سێزدەی تەمموز بە دواوە تاوەکو هەفتەی مانگ پلەکانی گەرمە ڕوو لە بەرزبوونەوە بێت. پزیشکانی تایبەتمەندیش هۆشاری ئەدەن کە لە زیانە تەندروستیەکانی شەپۆلی گەرمە خۆمان بپارێزین. نزیکەی لە کاتژمێر لەبەر تیشکی خۆر کار دەکات. فەرەیدون کە زیاتر لە 20 ساڵم کارە دەکات وەکو سەدان کاسبکاریتر لە ناو بازاڕی هەولێر سەرقاڵی پەیداکردنی نانێکی حەڵاڵە بۆ منداڵەکانی بەڵام بەرزبوونەوەی پلەکانی گەرما تەواو شەکەتی کردووە. وڵا جاری وایە 10 سعات 9 سعات 8 سعات کەمتر نییە ئارە وڵا لەبەر ئەو گەرمایش زۆر گەرمی شە ڕۆژانە ئێستا خاستن ئێستا و دوو مانگەی هەر زۆر گەرمە یعنی بەڕاستی تەعامل ناکەی ئیش بکەی زۆر جاوە نیوڕانان دەڕۆینەوە بەجی دێرێن ئیشەکەمان پێ ناکرێت. دەچینە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە. پزیشکی تایبەتمەند باسی کاریگەریەکانی بەرزی پلەکانی گەرمامان بۆ دەکات لەسەر تەندروستی وڵاتیان. دکتۆر محەممەد ڕوونی دەکاتەوە کە نابێت لە 12 نیوەڕۆ بەدواوە تا کاتژمێر 4 ئێوارە هاوڵاتیان ڕاستەوخۆ تیشکی خۆریان بەرکەوێت. بەرزبوونەوەی پلەکانی گەرمایەکی لەو مشکلانەی کە دروستە بێ جگەلەوەی لە گورچیلەکانە مشکلەمانە بێ مشکلێکی تر هەیە بریتێلەوەی کە پێوتە پۆستڕ هایپۆتێنشن ئەو کەسانی کە بە تایبەتی زۆر بە پێوە ئەوەستن و یا لەبەر گەرما ئەوەستن بڕێکی زۆر لە خوێن لە قاچەکان و لەوانیان کۆ ئۆبێتەوە خوێنی کەمتر بۆ مێشکانە ڕۆ بمەش زەختیان دێتە خوارەوە زۆربەی کات بەوەی کە هۆشیان تەواو نابێ یا سەریان دێشێ بەوە بۆ جۆرە دێنە نەخۆشخانەکان جگە لەو مشکلانی تر لە سکسون و ڕشانەوەی ئەوانی کە باسمان کرد. بەپێی پێشبینەکانی کەشناسی پلەکانی گەرما لە ناوچە جێجەکانی هەرێم بەرز دەبێتەوە بە جۆرێک لە هەندێک ناوچە بەرزترین پلەی گەرما دەگاتە 47 پلە و ئەمەش وای کردووە بازار و شوێنە گشتیەکان لە ڕۆژانی یاسایی چۆڵتر بێت. ڕنا سەعالی کوردستان 24 هەولێر. باوکی ئەمین پەنابەرێکی ڕۆژاوای کوردستانە و 3 ساڵە لە کەمپی بەردەڕەشی سنووری پارێزگای دهۆک نیشتەجێ بووە. ئەو کەسێکی دەستڕەنگینە و لە نێو حوشەی ماڵەکەی باخچێکی بچووکی ڕازانۆتەوە ڕۆژانە پەنابەرانی کەمپەکە دەچنە ماڵەکەی ئەبنە میوانی باخچەکەی و لەوێ کاتێکی خۆش بەسەرە بن بە تایبەت مناڵان بۆ یاریکردن لەوێ کۆبنەوە. بدرێژاهیا ڕوژێ ئەو مژولی خەملاندنە حەوشان ماڵە خۆیە بکەرەستە و هێماین جودا جودا. بابێ ئەمینی 3 ساڵن ئەدناڤا کەمپا بەردەڕەشدای هاتی ئاکنجی کرن ئەو کەسێکی دەستڕەنگین و خۆدان شیانە ئەد بیاوێ دروستکردنا کەرەستەین جوانکاریدا نەخاسمە باخچەین ماڵان. وام هاتن هەفر کامپێ مەدی کامپە ینی کۆنتەنەیە ئەمە گۆمێ تشتێکی چێکن ji بۆ زارۆکێمە ji بۆ ماڵامە ji بۆ جیرانێمە ji بۆ کامپێ بۆ کێف خۆش بن. خودی ئەس تێدە شغلیم هێدی ئەڤایە چێکردی کێفا جیرانێمە تێ کێفا کامپێ تێ کێفا بەنابەرا تێ ینی مە خۆشبیرا کرد مە خۆست مەسەم تشکی چێکن و الحەمدلله ڤای ینی مەڕە چێبوو. ئەف کارن کوڤی پەنابەری ئەد ماڵە خۆدا ئەنجام داین یên bûyne cihê xweşhaliyê ji bo penaberên nava kempê ji ber ku ew tên navê û edgel da wêneyan girin û bêhna xwe vedin. Ev karê bo min kirî tişkî pir baş pir ciwan xweş çêkir ji bo zaroka ji bo me em caran besenterî vê derê bîna xwe fire dikin ev vê derê rû dilin ava rû dibînin
إجاب شاف هي خوشتر أو كرامة بيدخل هنگاكي خوشه وبيكاريز كي بنر يعني منظرية تشيكريه ام تشتي خوش تشيكريه ام تشتي قش ريز مددي يعني ام بي خوش ام قش بي خوش بدمن كيف ما قش ابي تزار كيف ما تي ام تين بيدري رودنين اب رولسنك كي جاي بنا ما درس كبارين بنا ما تنجي كابي بس بنا ما بيدرس كبي يعني کارین کوی پنابری انجام داین گلکن لین هری دیار ادناوه دا آون ین کو دل زاروکان خوش دکن بویا مالاوی وکه باغچه که زاروکان یا لحاتی هر کس کو سردان ناوا مالا باب امینی بکتن ایدی دواسا حاضر کتن کاویت ناوا پارک که گلک و مزنو بین فردا جبرویجی گلک جاران او پنابرین کد ناوی کم پیدا توشی دلگرانیت بن قصد مالا باب امینیت کن جبو آرام کرنا درونه خو آری حسین کردستان 24 کمپا باردارش گەڕاینە وەلاتان بۆ ئەوەی کە ئەمڕۆ گفتوگویەکی چڕ و پڕ بکەین لەسەر بابەتێک کە بۆ هەر یەکێک لە ئێمە گرنگە هەر مرۆڤێک لە کۆمەڵی ڕەفتار پێک هاتووە و ئەو ڕەفتارانە ئێمە دەناسێنن بە چوار دەوروبەرمان جا چ ڕەفتاری جوان بن چ ڕەفتاری ناشری بن بۆ هیوای کە ڕەفتاری ناشرینمان نەبێت بەڵام ڕەفتارە جوان و ڕەفتارە ناشرینەکان لە هەر مرۆڤێک ئەکرێ هەبێ و ئەوە شتێکی سروشتیە لە مرۆڤەکان بەڵام هەندێک ڕەفتار هەن ئێمە خۆیان پێوە ئەگرین ڕەفتاری باش خۆی پێوە بگری ئەوە چ باشتر بەڵام ئەگەر ڕەفتارێک خراپ بوو تۆ خوت پێوەگرت بۆ نمونە دانیشتنی بەردەوام بە دیار یاریکی ئەلکترۆنیەوە یاخود خەوتنی زیاد لە سنوور یاخود ئەوەی کە تۆ بە بەردەوام تو ڕەبیت و خەڵک ناتوانێت لەگەڵ تا گفتوگۆ بکات یاخود ئەوەی کە تۆ بە بەردەوام گۆشەگیر بیت و ببێ بە ڕەفتارێک لە تۆ کەس حەز نەکات لەگەڵ تا دابنیشێت ئەمانە کۆمەڵی ڕەفتارێکن ئێمە ڕەنگە هەمان بێ بەڵام بە خۆمانی نەزانی چۆن بتوانین ئەم ڕەفتارانە لە خۆمان دوور بکەینەوە ئەبایەت سەبارەت بەمە لەگەڵ پسپۆڕێکی تایبەت قسە بکەین بزانین ئەو خوو ڕەفتارانەی کە ئێمە هەمانە کامانە دروستەکانە و کامانە لە شیاوەکانە ئەم بەیانە شیلان سعید ڕاحێنەری گەشە پێدانی ئەمرۆیی میوانەست لەگەڵمانە بەخێر هاتی شیلان زۆر سپاس دەکەم سەرچاوان بەخێر هاتیت دروستە وایە هەر کامێکمان کۆمەڵی ڕەفتار ئێمەی پێکێناوە جگەلەوەی کە شکل و شێوازێکی دەرەکیمان هەیە کۆمەڵی ڕەفتاری ئەوەشمان هەیە کە چه هزری خۆویست و چ خۆنەویست ڕەگە ئێمە ئاڕاستی ئەو کار و ڕەفتارانە بکەن تا چەنێ مرۆڤەکان بە ڕەفتارەکانیانەوە ئەبن بە مرۆڤێکی تەواوەتی بەڵێ خۆی بەڕێز کە باسی ئەو ڕەفتارانت کرد ئەوانە هەر ڕەفتارێک ئەگە لە سنووری سروشتی خۆی دەرچوو پێدەکتێ ئالوودەبوون سەرەتا هەموو ئالوودەبوونێک شپرزەبوونێکی ڕەفتاریە بەردەوام ئارەزووی ئەنجامدانی کارێکی دیاری کراوە بە ناچاری و جیرۆ دەبوونەوە بە جۆرێک هەموو ناخی مرۆڤەکە دادەگرێت یعنی بێ ئەوەی بزانێت کە ئەو کەسە زیانی هەیە بۆ لایەنی تەندروستی بۆ لایەنی ژیری و پرۆسە عەقڵیەکان بۆ لایەنی کۆمەڵایەتی خۆی سۆڤاخان ئەوانش شێ و زۆریان زۆرن بەڵام بۆ کارتێکردن بەڵام بۆ کارتێکرد بۆ مێشک وەکو یەکەن چونکە هەندێکیان جدی بەڕاستیکە هەندێکیان بکوژێکی خێران هەندێکیان بکوژێکی هێواشن هەیانە کاریگەری خراپی دەبێت لەسەر جەستا هەیانە کاریگەری خراپی دەبێت لەسەر ژیری و پرۆسە عەقڵیەکان هەیانە گیان و کات دەکوژێ هەیانە هەموو ئەوانە دەکوژێ یعنی کاریگەری دەبێ هەموو لەسەر ئەوانە بەڵام ینی شێ و زۆریان زۆرن بەڵام بۆ کارتێکردن بۆ مێشک وەکو یەکن هەمویان بە شاراوەی کار دەکات زۆر جا دەبێتە هۆی نەخۆشی باش ئێستا بابزانین کامان ئەو جۆرانەی کە بە ئالوودەبوون ناو ئەبرێت بۆ باش نین بەڵێ خۆی زۆر جەما لەوشی ئالوودەبوون دەبێ خەڵک مشکی بۆ سرکەرەکان و مادە هۆشبەرەکان و جگەرە چێشان و ئەوانە دەچێت بەڵام ئالوودەبوونی ڕەفتاری جیاکەرەوەیان گرانە بۆ خۆی هەندێک ڕەفتاری ئەگەر لە سنوور سروشتی خۆی بێ ئاساییە بەڵام لەوانەیە بگۆڕێ بۆ ئالوودەبوون و هاوبەشی بکات لەگە جۆرەکانی تری ئالوودەبوون وەکو نەتوانینی واسێنان لە کارێک یان ئەو کارە بەسەر تۆزاڵ دەبێ یان ناتوانی وازە و کارە بێنی ئەویش وەکو ئالوودەبوون با تۆڕە کۆمەڵایەتیەکان یان فەیسبوک یان سناپچات یان یاری ئەلکترۆنیەکان قمارکردن تەنانەت خواردن تەنانەت چوونە بازاڕیش ئەوانە ڕۆچوونە لە شتێکدا بە جۆرێک ناخی مرۆڤ جۆری یعنی بیرکردنەوە لە خودی خۆی نامێنێ تەنها ڕۆچوونە لە شتێکدا خۆی مەترسی ئەوەش ئەوەیە کار دەکاتە سەر هەستەکانت دواتر کار دەکاتە سەر بڕیارەکانت
جواتر کار دەکاتە سەر ئایندەشت لەبەرەوەی تۆ ئەوەندە سەرقاڵی بەو کارە کە تێیدا ڕۆچووی کاتەکانت داگیر دەکا کە کاتەکانت داگیر کرد لە ئایندەدا وای لێدە بەرهەمەکانت کەم بێتەوە کار دەکاتە سەر ئایندەت خۆی ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژەی بۆ کردووە کە ئالوودەبوونی ڕەفتاری هاوشێوەی ئالوودەبوونە بە مادەکان واتە لە هەر جووباردا مێشک هەڵدەستێ بە دەردانی هۆرمۆنی دۆپامین بەخۆی هۆرمۆنی دۆپامین کاری ئەوەیە بە شێوەیەکی ئاسایی مرۆڤەکە بگەێنێ بە لووتکەی چێژبینینی ڕاستەقینە بەڵام ئەگەر هاتوو ئەو ئالوودەبوونە بە شێوەیەکی نا ئاسایی دەربدرێ واتە مرۆڤەکە لە باری ئالوودەبووندا بێ جە لە هەر بارێکی ئالوودەبوون کە ئەو جۆرانی باسما کرد لێردا بە شێوەیەکی سروشتی کاری خۆی ناکە واتە بە هیچ زۆرێک ئەو مرۆڤە ناگەێنێ بە لووتکەی چێژبینین ڕاستەقینە بەڵکو هەموو جارێ داوای بڕێکی زیاتر و زیاتر دەکا لەو بەڵ ئاسایی کە بەخۆی دەردەدرێ بەخۆی مەترسیەکەشی لەوەیە بەخۆی ئێستا مەسەرەن هەیە مادە هۆشبەر بەکاردێنیا کۆحۆل بەکاردیان جگەریتە کێشەی ئەوە هۆرمۆنی دۆپامینە لەو کاتەی مێشک داوای دەکا ئەی ئازدەدا تێریشی ناکات لەو ڕێژەی کە زیاتر داواکات مێشکیش هەر ئەوەندەی پێ ئەکرێت هەر ئەوەندەی پێ دەکرێت بەخۆی بە شێوەیەکی ئاسایی بڕێکە بەڵام لە کاتی ئالوودەبوون خۆی سیرە دێت دڵی پەلەپەل لێ دەدا دڵی چون دەبێ ها کە کەسێک جگەری دەچێشێ ینی ڕۆژێک بە ڕۆژووە ئۆقرەی لێ هەڵدەجێ دەبێت جگەرێکی ئەو هۆرمۆنی دۆپامینەکەی مێشکەکەی ئی ئازدەدا بە شێوەیەکی سروشتی وەکو منیت و هۆرمۆنەکە ناڕێژە بەڵکو ئالوودە بووە بە شتێک داوای دەکا ئەجا دەرکەوتووە ینی لە ڕێگە زرینگانەوەی مێشکی دەرکەوتووە ینی لێکۆڵینەوە کراوە لە ڕووی کارتێکرد بە مێشک ئەو ئالوودە ڕەفتاریانە بە هەموو جۆرەکانی وەکو ئەوانەیە هیچ جیاوازیەکی نییە مەترسیەکەی ئەوەیە زانستە دەرونیەکان باز لەوا کرد کە ڕەفتارەکان سێ جۆرن جۆر ڕەفتارێک هەیە سروشتی خودی ئێمە بۆمان دروستیەکە و هەمانە ڕەفتارێکی تر هەیە کە کۆمەڵگە فێرمانیەکە ڕەفتارێکی تر هەیە لەسەر پاداشت و سزا ئێمە فێری ئەبین چەندێ پاداش بکرین ئەو ئەوەنە ئەو کارە زیاکەین چەندێکیش سزا بدرین ڕەنگە ئەمەش دوولایانی هەیە هەندێک جار کەسەکەکەەوە بەڕقا هەر بە بەرداوام ئەنجامیەدا هەندێک کەسیش هەیە ناپاشگەزە بێتەوە دێتە سەر ئەو بۆی کە سزاکە وەرنەگرێت لەمانەیە ئەگەر لەم قۆناغبەندیانە سێر بکەین کامیانن کە زۆر کاریگەری هەیە لەسەر ئێمە و ئێمە ئەتوانین ئەگەر ڕەفتارێکی خراپمان هەبێت لی دوورکەوینەوە بە شێوەی کاریگەری پاداش و سزا باز دەکەن هەر کامێکیان بێت ڕەنگە ڕەفتارێکی کۆمەڵایەتی بێت من بمێ لی دوورکەمەوە کامیان کاریگەرترە ئەوەی کە پاداش و سزاکەیت یان ئەو ڕەفتارێکە من لە کۆمەڵگەوە فێری بووم یان ئەو ڕەفتارێکە ناخودی سروشتی من بۆم دروست بووە بەڵێ خۆی هەموو کارێک بەڵێ پاداش و سزای هەیە تەمەەن فەرق دەکا چونکە هەیە دێ لە تەمەنی منداڵی 10 ساڵی 2 ساڵی ئالوودە بووە باشە بە هەری زۆرێک لە جۆرەکان هەیە لە تەمەنی هەرزەکاری ئالوودە بووە بەڵام بخۆی بە شێوەیەکی گشتی دەرێ ئەو جۆرە ئالوودەبوونانە بە هەموو ئالوودەبوونەکان تەمەنی هەرزەکاری زیاترە لە هەندێک بابەت لە هەندێک بابەتیش لە 25 ساڵی زیاترە ئەو تەمەنانەی کە لە تەمەنی منداڵ و هەرزەکاری بوون بێگومان کاریگەری پاداش زیاتر دەبێت لە سزای بخۆی لە هەموو کارەکان کە دەروزانی بازەکە نزبەی هەیە بە پێی تەمەنەکان دەگۆڕێ کاریگەری پاداش کە کەسێک تەشجیع بکرێ برێگەتۆ ئەو کارە مەکە مەسەرەن چارەسەرکاری ڕەفتاریمان هەیە کە لەگە کەسەکە دادەنیشن و قسان دەکەن و چەند هەفتەیەکی بۆ دادنێ ئەگەر هاتوو هەندانێک تەشجیعێک و پاداشتێکی تێدا بێ ئەوە زۆرتر کاریگەری دەبێ وەک لە سزایەکەی باشە ئەگەر وا بێت هەندێک ئالوودەبوون هەیە ئیتر ئەچێتە قاڵبی نەخۆشی دەرونیەوە ئیتر نەبە سزا چارەسەر بکەن نەبە پاداش چارەسەر بکرێت ئەوەکو نەخۆشیێکی لێهێت کامانن ئەو ڕەفتارانی کە لە چ قۆناغێکە ئەبێ بە نەخۆشی دەرونی و چۆن ئەبێ چارەسەر بکرێت بخۆی سۆڤان خاستێشت هەیە لە مرۆڤ بیرکردنەوە لەگە هەست و سۆز لەگە ڕەفتار ئەو سێشتەمە بیرکردنەوە لە بەش پێشەوەی دەماغا هەست و سۆز لە ناوڕاستی دەماغا ڕەفتار بەشی جوڵاوە و بینراوە کە ئێمە دەیبینین هەر کاتێک ئەو سێشتە کاری کردە سەر ئەمن و ئاسایش کۆمەڵایەتی واتە کاری کردە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بوو بە هەر زۆرێک لە جۆرەکان نەتوانی پەیوەندی کۆمەڵایەتەکان بە پچڕێنی ئەکۆکارەکەشی دیار نییە حەز نەکرد سەردانی هیچ جەیەک بکەی یان کاری کردە سەر خۆشنودی خۆت کاری کردە سەر خودی خۆجواتە تۆ کەسێکی مەزاجی بی کەسێکی نەرێنی بی هەست و سۆزەکان پێ کۆنتترۆل نەکرێ یان کاری کردە سەر بەرهەمداربوونێت کە کەسێکی وەک جاران بەرهەمن نییە یان کەسێکی ینی فەرمانبەرێکە وەکو جاران کارەکەی بە باشی بەڕێوە نابایان کەسێکی کاسبە ناتوانێت وەک جاران کارەکەی بکە هەر جارێک ئەو سێشتا هەست و سۆز بیرکردنەوە ڕەفتار کاری کردە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان و خودی خۆش و بەرهەمدار بوون
ئەو پێ دەوتێ نەخۆشی دەرونی نەخۆشی ئالوودەبوونی یەکێکە لە نەخۆشی دەرونی کەواتە بۆ ناسینەوەی کەسەکە کە ئالوودە بووە لەو سێشتا لەو سێی باسمان کرد هەست و سۆز لەگە بیرکردنەوە لەگە ڕفتار هەر سێکی تێکچوو یان جوانیان تێکچوو ئەو پێ دەوتێ نەخۆشی دەرونی ئەنجا ئەگە ئالوودەبوون بێ خەمۆچی بێ کە ئابە بێ هەر جۆرێک بێ لە جۆریەکان ئەو نەخۆشی دەرونیە کاتێک کەسەکە هەستی کرد حەزی لە جوورە پەرێزیە حەز ناکاتێکەڵی کەس بێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاوازە حەزی لە کارەکەی نییە بەرهەمی کەمە و خۆی کەسێکی نەرێ نییە مەزاجی باش نییە بیرکردنەوەکانی دروست نییە ئەو دەبێت ئەو کەسە بناسێتەوە کە ئەوە یعنی غەرق بۆ لە حالەتی دەرونی دێتە نەخۆشی دەرونی ئەوەش ئەو هاتەش خز ناکرێت مەسەرەن ئێستا کەسەکە دەبێت بێن قسەی لەگە بکەین ڕاوێژی پێ بکەین ئایا ئەو کەسەکە ئەو کاری ئەنجام دەدا ئەنجار کاری بکەتیدا ڕۆچوو بێ ئایا لە 2 هەفتەی زیاترە ئایا لە مانگێک زیاترە چۆن کاری کردۆتە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکانی واتە تەشخیصی وردی دەوێ بەڵام ئەو کەسێک کە ئێستا ینی بیسەر و بینەرمانە بۆ خۆی ئێستا جێی لێ بێ کە کاری کردبێتە سەر هەر سێکیان یان جوانیان ئەوە پێ دەکتێ نەخۆشی دەرونی باشە بابەتێکی تر هەیە کە ڕەنگە ئێستا ئێمە باسی بکەین هەر خەڵک پێکەنینی پێبێت بڵێەوە چۆن شتی وە ئاوترێت ڕەنگە میهرەبانی شتێکێک بێت لەو ڕەفتارانەی کە تووشی ئالوودەبوونمان بکات ئیتر نەتوانی بە کەس بڵێ نە ئیتر ئەگەر هەر کەسێ ئازێتی تۆیدا تۆ بێ قوبوڵی بکەیت ئیتر ئەگەر هەر کەسێک بە ناڕەوا هێرشی کردە سەر تۆ بۆی کە میهرەبانێکی خۆ بپارێزی هەر بەردەوامە بی لەگەڵی ڕەفتارێکی جوانە میهرەبانی بەڵام لەگەڵ ئەوەشە ڕەنگە تۆ زیانە بەربکەوێت ئەوە ئالوودەبوونە یاخود ئەبێ سنوور بۆ بەرامبەرەکەت دابنی چۆن ئەبێت مامەڵە لەگەڵ ئەو خۆ باشانە بکەین کە لە خودی مرۆڤ هەیە بەڵام ئەڵێ هەشتێ لە سنووری خۆی تێپەڕی هەر بەڵێ بێتامە بێ لە سنووری خۆشی کەمتر بوو هەر بێتامە بێ خۆی سۆڤان هەندێک ڕفتاری جوانمان هەیە ئەگەر ئالوودەش پێی خراپ نییە مەسن ئێستا تۆ هەندێک هەیە ئالوودە بۆ بە کاری بەخشین یان میهرەبان بوون یان هەر کارێک ئەوانە وەکو سیفەتێکە ینی شێکی جوانە ئالوودەش بێ کەسەکە ینی ئاساییە بەڵام ئازاری پێبەخشێت چونکە ئەمە ئالوودە بۆی کە بەخشە خۆشیانی ببەخشە تۆ قسەیەکت کرد تازە کە بوتت ینی هەر دەرێ بەڵێ هەر دەرێ خۆ ئەوەش ڕۆچوونە ینی زیادە ڕۆیکردنە لە سیفەت و خۆی هەموو سیفەتێک سنووردانانی پێویستە هەندێک کەس هەیە خۆی بەوە گرتووە کە نەتوانێت بڵێنە لەوانەیە لە کۆتاییەکەی ئازار بەخۆی بگا ئەوە بابەتێکە لە ئالوودەبوون دەدەچێتە جیاوازی هەیە لەگەر ئالوودەبوون ئەو ئالوودە جیاوازەکەوێ ئالوودەبوون ڕۆچوونە لە شتێکدا تۆ بەردەوام هەموو ڕۆژێ دووبارەی دەکەوە تۆ لەوانەیە ئەو میهرەبان بوونە ئەو شتێکە دەڵێ نە کە ناتوانین بدە هەموو ڕۆژێ ینی ڕوبەڕووی نەبێتەوە ینی ناگاتە ئەوەی کە هۆرمۆنی دۆپامین تۆ دڵت پێتەنگ بۆ دڵ پەلە بدا هەتا کارەکەی بکەیت چکە ئالوودەبوون مەسەرەن هەموو جۆرەکان هۆکارێکە بۆ ڕاکردن لە ڕاستیەکانی ژیان تا کار نکاتە سەر ڕژێنەری دۆپامین ئێمە ناوی نانین بەڵێ نیشانەکانش دێ بیناسێتەوە ئەو کەسا کە دەوێت ئەو شارەکە دڵی پەلە لێ دەدا دڵی چوندا هەتا کارەکە ئەنجام نەدا دڵی خۆشە دڵی زۆر خۆش دەبێت کاتە کارەکەی ئەنجام داوە لە کاتی بێزاری پەنا بۆ ئەو شتە دەبا لە کاتی تەنیای خێرا پەنا بۆ ئەو شتە دەبا لە کاتی شەڕکردن لە کاتی هەموو ئەو شتانە پەنا بۆ ئەو شتە دەبا یا کاتە بە سوودەکانیشی بۆ ئەو شتە بەکارهێنێ بۆ نمونە بەکارهێنانی ئەنتەرنێت کە ئێستا لەم ڕۆژانەیە هەر یەکێک لە ئێمە بیگرە مۆبایلێکی بەدەستەوە لە هەر کوێیەکە ئەتوانین بڵێن ڕژێکی زۆر لە ئێمە ئالوودەی ئەنتەرنێت بووینە خۆی سۆڤاخان هەموو ئەو ئالوودەبوونانە هۆکارێکن بۆ ڕاکردن لە ڕاستیەکانی ژیان بۆ گۆڕانکاری لە دۆخی ژیری مرۆڤ مەسەرەن ئەم کاتێک هەز بە بێزاری دەکەم دەبێت لەو دۆخێراکە بێم دۆخێکیکە تێیدا خۆش بێواتە گۆڕانکاری لە دۆخی خۆم ئەوش ینی جۆرێکە لە بۆشایی ناخ جۆرێکە لە قوبوڵ نەکردنی مرۆڤەکە خۆی واتە بە ڕۆڵی خۆی رازی نییە لە ژیان هەیە دەڵێ من لە کاتی تەنیایی تووشی ئەو کاری ئەوەندە تەنیا بوومە پەنا بۆ ئەو کارە بردووە هەیە لە کاتی شەڕێک هەیە دەڵێ بێکاری وای لێ کردووم پەنا بۆ ئەو کارە بم هەیە دەڵێ لە کاتی شکست لە پەیوەندیەکان شکست لە خۆشەویستی واتە هەموو ئەوانە ڕاکردنە لە دۆخی ژیری مرۆڤاتە ڕاکردن لەو دۆخەی دەچێت بۆ دۆخێکی تر ئەوەش بەنجکردنی بێ ئەوەی بزانێت کە ئەو بەنجکردنی دۆخە دەرونیەکانی خۆیەتی بۆ ئەو ڕفتارەی کە دەیکا وا دەزانێت کە تێدا دڵخۆش دەبێت ڕادەکا لەو دۆخە بخۆشی نازانێت کە ئەوە بەنجکردنی دۆخە دەرونیەکانی خۆیەتی مەترسیەکەی ئەوەیە دەبێت درک بەو شتە بکرێت تەمەەن تا چەندە کاریگەری هەیە لەسەر ئالوودەبوون ئەگەر لە چ تەمەنێت تێپەڕین ئیتر مەترسی ئەوەمان نەبێت کە ئێمە ئالوودەی هەر خویەکی ڕفتاری ببین بەڵێ تەمەنێک دەست پێکا و تەمەنێکی شەتوانین بڵین تر ئەوەستێت ئێمە تر مەترسیمان لەسەر نییە بەڵێ
بەخۆی هەموو ئەو توێژینەوانە کە باز دەکرێت تاریخراوی تەندروستی جیهانی و هەندێک توێژینەوە باز دەکرێت دەڵێ قۆناغی هەرزەکاری زیاتر تووشی ئالوودەبوونە هەموو جۆ ڕەفتاریەکان دەبن بۆ چونکە لەو تەمەنە ئەها جەستە و مێشک پێکەوە گەشەی دەکا لە ڕووی عقلەوە لە ڕووی پرۆسە عقلەکان درک بە زۆر شت ناکەن ئەوە یەک دوو لەوانەیە لەو تەمەنە سەرسان بێ بە کەسێک بە کەسایەتێک دەبینی ئەو کەسایەتە پەنای بردووە بۆ شتێک ئەویش دەچێت لاسایی دەکاتەوە چونکە لەو تەمەنە لاساییکردنەوە زۆرە بۆیە لەو تەمەنەش زیاتر ئالوودەبوونەکان لاساییکردنەوەکان زۆر دەبێت و بەڵام مەرجیش نییە تەنها لە هەرزەکاری بێ هەیە منداڵەکە تەمەنی 10 ساڵە کەسێک دەبینی جگەرە دەچێشێ یا معدل مۆبایلی لە دەستا ئەویش داوای مۆبایل و ئایپادەکە دەکات پێوەی ئالوودە بووە بەڵام سنووردانان و پەروەردەکردنی داک و بابلێرەدا زۆر ڕۆڵ دەبینێ و هەشە لە سەر و 25 ساڵی هەشە لە سەر و 30 ساڵی تازەوە ئالوودە بووە بەڵام بەڕێژەیەکی کەمتر خۆی بە پێی قۆناغ و سەردەم دەگۆڕێ سۆڤان خاچونکە سەردەمی ئێمە ئێستا دەبینی سەردەمی تەکنۆلۆژیا و سناپ و فەیسبوک و هەیە هەر زۆرێک بە ئەپلیکیشنەکان ئالوودە بوو و خۆی پێوەگرتووە و نیشانەکەشی ئەوەیە لە سەعات و نیوێک لە 2 سەعات جارێک کە ئەو کەسە مێشکی داوای کرد خێرا پەلاماری مۆبایلەکەیدا یان یاری ئەلکترۆنیەکان قومارکردنە تەنەت خواردنە چوونە بازارە چوزانم ئەگەر پەنای بۆ ئەو کارە بێت 2 سەعات 3 سەعات جارێک کەواتە ئەو کەسە ئالوودە بۆ بەو شتە باشە ئەمانە هەمووی باسی ئالوودەبوونی ڕەفتاریە ئێمە چی بکەین چارەسەرەکان چین بۆ ئەوەی کە ئێمە واز لە ڕەفتارێک بهێنین بێگومان هەروەک چۆن بە تا فێری ئەبین بە پرۆسەیە کاتێ بەڕێن ڕۆژی یەکەم ڕەنگە کاتژمێرێ بێ ڕۆژی دووەم دوو کاتژمێری پێوە تەرخانگین ڕۆژی سێمە بە بەردەوام هەبێت تا هەفتێک مەیتر تا ئالوودەبێت بە پرۆسەی خۆی تێپەڕین بۆ وازهێنانیشی پرۆسەی هەیە یاخود بەڵسەرەتوانی پرۆسەی هەیە زۆر ئێمە لە کەیسەکان کەسێک کە جگەرە دەچێشێ ینی کە دێتە لامان دەری دەمێنەوەی واز بێنین یان دەبێت پرسیاری لێ بکەین بخۆی ئێستا بەعام بە تەعمیم ئەوە ناکرێت بدەم چۆن چارەسەر دەکرێت تا کەسەکە مەسەرەن ڕۆژانە چەند سەد قاڵ بۆ بەوەی هەفتەی یەکەم دەبێت بیکاتەنی ئیرادە گرنگە بەڵێ ئیرادە زۆر گرنگە بەڵام تەرکیزکردنە سەر ڕەفتارەکە زۆر گرنگە لە هەفتەی یەکەم دوو هەفتەی یەکەم چۆن بیکاتەنیوە بۆ نمونە کەسێک کە جگەرە دەچێشێ یانیژ ئالوودە بووە بە شتێک پرسیاری لێ دەکەین بزانم ڕۆژانە چەند بەکاری دێنێ بۆ منە کەسێکە ڕۆژانە دەدانە جگەرە دەچێشێ یان 20 دانە باشە دێن هەفتەی یەکەم تۆ دەدانێ بچێژێ ینی بکەشێ ئەویش ینی هاچۆ بۆ لەمە بۆی تەرچی بکە دەرێ من هاتووم تەرچی بکەم تۆ پێم دەڵێ بیچێشە ئاخدرن بە یەک جاری بە یەک ئاسقەت ناتوانانی وازەکردارە کاریگەری چیە بێت هەفتەی یەکەم و دووەم تەرکیز دەکاتە سەر ڕەفتارەکەی خۆی مەسەلەن دەرێ من ڕۆژانە ئەوە دێژمێرێ بخۆی هەموو شتێک بە ژماردنە بە تەرکیزکردنە سەر ڕەفتاری خۆتا بۆ نمونە من ڕۆژانە 4 کاتژمێر خەریکی شتێکم تەرکیز دەکەمە سەر ڕەفتارەکەی خۆم دەرم هەفتەی یەکەم 2 کاتژمێر خەریشتم 2 کاتژمێرێکی کە وازی لێ دێنم هەفتەی دوم ئەو 2 کاتژمێرە دەیکەم بە یەک هەفتەی سێم دەیکەم بەنی و هەتا واری دەن ستێپ بای ستێپ هەتاکو بتوانی وازی لێ بێنی باشە کەواتە پێویستە کات ئێمە ئەگەر ویسمان ڕەفتارێک هەمان بێت و لە ئالوودەبوون لێ ڕزگار بین سەردانی پسپۆڕێکی شارەزای دەروناسی وەکو ئێوە بکەین یاخود هەر کەسێ بۆ خۆی ئەتوانێت کۆمەڵە ڕێکار بگرێتە بەر واز لە بەپی شارەزای کەسەکەیە هەیە گوێ دەگرێت لە ئێمە ئەزمونێک شارەزای یەک وەردەگرێ هەیە بە خوێندنەوەیەک هەیە ناتوانێت تا چێتکن کەسێکی کە سایکۆتەراپی یان لە چارەسەرکاری ڕەفتاری شارەزایی هەبێ لای ڕێنمایی کارێکیان دەروون زانێک یان توێژێکی کۆمەڵایەتی لەوانەیە بە چەند جارێک لەگەڵ دانیشتن لەوانەیە کەمی بکاتەوە و تەرچی بکە ینی بە کەسەکانیش دەگۆڕێ بە ئیرادی کەسەکەی بەویستی کەسەکەش هەتا ویستی لەسەر نەبێ ناتوانانی حتا من ئێستا کەسێک لەلام بێت چەندە ڕێنمایشی بکەم ڕێ و جێی بۆ دانێم ناتوانێت تاوەکو بۆ خۆی ویستی لەسەر نەبێ دێ من هەڵدەبژێرێ بۆ ئەوەی وازە و ڕەفتارە بێنێ لێرە بە شێوەیەکی تەدریجی چارەسەر دەبێت نوێترین زانیاریەکان و لێکۆڵینەوەکان سەبارەت بە گەنجان ئەوە دەرەخەن بە تایبەتی ئەوانەی کە لە تەمەنی هەرزەکارین ئەڵێن هەر ڕەفتارێکی هەبێت ڕەفتارەکەی گوازراوەیە بۆ هاوتەمەنەکەی خۆی و ئێمەش هەمیشە ترسمان لە هەرزەکارەکانمان هەیە ئالوودەی ڕەفتارێکی خراپ نەبن ئالوودەی مادێکی هۆشبەر نەبن ئالوودەی فڵانشت نەبن چۆن دایک و باوک هەستی پێ بکات کە ئەم منداڵە بەو ئاڕاستەی ئەڕوات کە لە هاوتەمەنێکی خۆیەوە ڕەفتارێکی بۆ ئەگوازرێتەوە وەکو نەخۆشیەکە چکە دواترین زانیارەکان باس لەوە ئاکەن بەداخەوە ئێستا بەرکەوتەی خێزانەکان کەم بووە پێویستە یعنی داکوباب تەرکیزی لەسەر ڕەفتاری منداڵەکەی بێ مەسەرەن
ئێستا ڕۆژانە هەندێک لە داک و هەندێک بخۆی داک زیاتر پەروە دەکارم باسی داک دەکەم چکە داکەکە زیاتر منداڵەکەی دەبینێ 1970 لای داکەکەیە تەرکیز بکاتە سەر ڕەفتارەکەی واتە بزانم ئایا چەندێک بەرکەوتەی هەیە لەگەڵ داکچی چەند کاتژمێر لە ماڵەوەیە چەند کاتژمێر بەتەنیایە لە ژوورەکەی چەند کاتژمێر لەگەڵ خێزانەکەی کۆبۆتەوە ئەگەر هاتوو زانی منداڵەکەی جوورە پەرێزە تێکەڵ نابێ بەرهەمەکانی کەم بۆتەوە یان هەوڵ نادا بۆ فێربوونی زمانێک بۆ فێربوونی شتێک یان ئاراستەی بک بۆ ئەو توانە بەهرەی هەیەی بۆ هەر گەنجە و هەر هەرزەکارێک توانە بەهرەیەکی هەیە نەتوانێت پەرە بە بەهرە و توانایەکە خۆی بدا گۆشەگیر بوو چەق بەستوو بوو ئەو دەبێت بیناسێتەوە کە ئەو گەنجەی ئەو هەرزەکاری ئالوودە بووە بە هەر جۆرێک لە جۆرەکە چونکە لە ڕێگەی زیرنگانەوەی مشکی ژەرکەوتووە کە ئالوودەبوونی ڕەفتاری هاوشەوی ئالوودەبوونە بە مادەکان وەکو یەک کار لە مێشک دەکات چۆن ئێستا هەندێک نەخۆشی شادەمار و شاخوێنبەرەکانمان هەیە کاریگەری خراپ دەکات بۆ سەر جەڵ ئەوانش کاریگەری دەبێت بۆ سەر ژیری و پرۆسە عەقلیەکان لەناو دەبا تەرکیز وێران دەکات بۆیە ینی ڕەبتی کەم لەگە پرسیارەکەی تۆ دەبێت داکوبابان ئەوەی بزانن کە منداڵەکەی ئەگە ئالوودە بووە بە هەر جۆرێک لە جۆرەکان بە هەر ڕەفتارێک لە ڕەفتارەکان تەسیری دەکات لەسەر پرۆسە ژیری و پرۆسە عەقلیەکان وای دەکات تەرکیز وێران بکە وای دەکات تەرکیزی کەم بێ ئەو منداڵە یعنی بۆی بیناسێتەوە کە 2 بانجی منداڵەکەی کرد باج کوڕەکەی کرد جوابی نەداوە پتی ها ینی خەرق بۆ لەگە کارەکەی خۆی ئەوە یەکێکە لە نیشانەکان بۆ چونکە یەکسەر هێرش دەکاتە سەر پرۆسە عەقلیەکان ژیری لەناو دەبا ئێستا ئەو نیشانەی ڕەنگە زۆربەی دایکان یەکسەر سەیری مناڵەکانیان بکەن ئەرزەکارەکانیان بکە و ئەوە تۆ وای کاتێک کە تۆ خەریکی پلەیکردنی یاریکردنی 3 جار 4 جار بانگ دەکەم اینجا لام بۆ ئەەکەیتەوە یان هەر کارێکی دیکە ڕەنگە زۆر خۆی گرتبێ بە سیرکردنی فیلمەوە ڕەنگە خۆی گرتبێ بە ڕەفتارێکەوە لەگەڵ برادرەکانی لە ژوورێک دابنیشار خەریکە قسەکردن بنووە ئێستا ئەمە تۆزێ بۆ دایکان و بۆکار ئەو نیشانەیە یەکێکە لە هەرە نیشانە سەرەکیەکان بخۆی ینی باز دەکا هێرش دەکاتە سە پرۆسە ژیریەکان پرۆسە عەقلێک پرۆسە عەقلەکانیش چێ سۆڤانخان بیرکردنەوەیە یادگەیە داهێنانە تەرکیزە بخۆی ئەگەر ئەو شتانەش نەمێنێ ئەو کەسە توانای داهێنانی نابێ بۆ نمونە من بە کچەکەم یان بە کوڕەکەم وەرە لەو کارە یارمەتیم بدا ینی کارەکەی زۆر توانای داهێنانی نییە یان توانای ئەوەی نییە یان گورج نییە یا زۆر جار ینی تەلەفۆنم بۆ دەکا یان دێتە لام دەرێت کوڕەکەم یا کچەکەم هەرزەکارەکەم یان گەورەیە منداڵە چوزانم دەری زۆر خاوە زۆر یعنی ناتوانێت کارەکەی بکە دوسێ جار پێی دەڵێن بە کارەکەی ئەنج وەری دەگرێ بۆ کارەکەی چێ ئەمە یەکسە پرسیاری لێ دەکەین بزانم ئایا پلیستیشن یاری ئەلکترۆنەکان بەس شتێک زۆر خەریک بووە وادێک تەرکیزی ئەو کەسەی وێران بکە وردە دوور بکەوێتەوە لێ زۆر باشە شیلان سعید ڕاهێنەری گەشە پێدانی مرۆی ئەم بەیانێ لەگەڵمان بوو سەبارەت بە ئەو ڕەفتارانەی کە ئەبن بەخوو لە ئێمە و ناتوانین وازیان لێ بهێنین سپاس دەکەین سپاس بە بەڕێزت سپاس دەکەم ئێستا باسی بابەتێکەکەین کە ڕەنگە بۆ بەشێک لە ئێمە فۆبیایەکی تیاابێ ئەویش ترسان لە مار فۆبیای تایە باویشە بە تایبەت ئەکر بەشێکی ترسەکە پەیوەندی بە هەستی مرۆڤەوە هەبێت هۆکارەکەشی ئەوەیە مار خوشۆکەیەکی ترسناکە و پەلاماردان و گازگرێکی خێراترە لە خشۆکەکانی دیکە بەڵام پێچەوانی خەڵکی بەگشتی کوڕ و باوکێک لە پێنجێن ئەم ترسیان نییە کە هیچ بەڵام لەگەڵەوەشە زۆر بێباکانە و بێترس ڕۆژانە مارەگرن و مار پێشیانەوە دەدات بە جۆرێک کوڕەکە لە ماوەی 15 ساڵ زیاد لە 1500 جار مار پێوەی داوە مار پێوەدانی باوکەکەش بە هەژمار نایەت ئەوەی زۆرە کە ئەوەی زۆر بۆتە جێگایی سەرنجی خەڵکی ئەوەیەکە پێوەدانەکان هیچ کاریگەریان نییە لەسەر ئەو کوڕ و باوکە خۆشیان باوەڕیان وایە هەرگیز مار نابێتە هاوڕێی کەس و لە دواسەتەکانیش بێت ژەهری خۆی دەڕژێت سەرۆکاری لەگەڵ یەکێک لە ئاژەڵا مەترسیدارەکان هەیە. سەهەند لە 6 ساڵیەوە ترسی لە مار شکاوە. ئێستا زۆر بە ئاسانی دەیگرێت بەدەستیەوە. من لە تەمەنێکی پشکۆلەوە ینی تەمەنێکی زۆر بچووک 6 ساڵ بووم کە مارم گرتووە پێوی داوام هیچی لێ نەکردووم. یەکەم ماریشکە پێویام جۆرێ بوو لە پێڵەن کوڵەکوێرە ئەو جۆرە مارە و ئێستش لەخوا بەزیابێ زۆربەی مارەکان ئێستا مەشینە مارە ڕەژمارمان هەیە
هەموو جۆرە مارەکان ئاسایی بۆتەوە لامان بۆ مدەی 15 ساڵە من ئاوە مارەکان ئەگرم. ناکرێت ڕۆژانە مار بگریت و بە دوور بیت لە پێوەدانی. لە کاتی تۆمارکردنی ئەم فیچەرەدا دووجار مار بە سەهەندەوە دەدات. تا ئێستاش زیاد لە 1500 جار مار پێوەی داوە. وڵای ئەسەوە پێوەیە بە ئیسراحەت ئەوە تا ئێستا ژەهری پێەکە. تەمەنێکی بچووکەوە تاوەکو ئێستا کە تەمەنم 21 ساڵە مار پێمەوەدا شتێکی زۆرە و هەموو جۆرە مارێک پێوەی داوم. ڕەژمار پێویاوم، شینەمار پێویاوم، بۆرەمار پێویاوم، کوڵە کوێرە پێویاوم. ئیتر زۆر لە ڕێژەی مارەکانەوانی کە زۆر ژەهراوێکی پیسیانەیە سەبوون نەچێت لە بەرچاودا ئەو شینەمارانە کە چ ژەهراویەکن گوت جۆرە مارێکن. ئەگەرچی تەمەنی کەمە بەڵام ناوبانگی بەناو پێنجێندا بۆ گرتنی مار بڵاو بۆتەوە و خەڵکی بانگی دەکەن تا ئەو مارانی ترسیان هەیە لێیان بۆیان دوور بخاتەوە. چەندێکە تا ئێستا من مار خۆم زۆر بەکەمی گەڕابێتم بۆی چکە هەمووی دانیشتوانی قەزای گەرمک و قەزای پێنجێنن هەمووی کە پێمەڵێن بۆ مارگرتن. ڕقەمی من بڵاوە لەم ناوە بۆ مارگرتن تەلەفۆنێکم بۆگەن و ئەڵەن لە فڵانەجێ مارێکی لێ یەیت بیگریت ئەڵم گەورەیە گەروتیان بەڵێ گەورەی ئەڵەمەوە هاتم. سەهەند ئەم بوێری لە باوکیەوە بۆ بەجێماوە. وەستا شەهاب وەک خۆی باسی دەکات هەزاران جار مارپێوەی دا و هیچ کاریگەریەکی خراپیشی لەسەری نەبووە. پیسترینیان کوڵە کوێرێ ئێمە پێڵین دێمی وەڵا ساڵی سەد مار حساب کە 30 ساڵە سەی حساب کە لەوە چێوە نەمزاگرت بێ و لێم بەرژاندبوون و لێم خواردون و ئەم سند بەناڵبوو لەگەڵ خۆمان برد. بۆرە مارێکم گرت من وایشم نایەکەیت فێر بێ ئەمانە چوو بوو دەریە نەبوو پێوی یابوو منش بەڕاستی ترسام بردمەوە بۆ ماڵە و خۆم چوومە بۆ باشما هیچ بەیانێزوو نەڕۆشتمە جا ژن تۆزێ بە تەرکیزە بۆشت وتی شا بۆ خێرە زوهاتی تۆ مەڵای جوێر بێ تااقەتی ماسەرێ بەمەوەمانە و سەهەند لەکوێیە گەڕام لەم دۆزیۆ یا پاسکیلی پێ لە کوێیاریەکە دە باشە هیچی بەخواشتێ هەیە مەڵای مار پێوە یا بوو وڵای ددایکی دەچی کە دەگرێت کوتم دوو ڕۆژە پێوە یاوە چی ئەگرین ئەلەوە زانیب ساندیش. سەهەند و باوکی دەڵێن پزیشک پێوتوین جۆری خوێن و بەرزی خڕۆکەی سپی لە خوێنتان وای کردووە ژەهری هیچ جۆرە ئاژەڵێک کاریگەری لە سەرتان نەبێت. بە هەزاران جار ماری ژەهراوی بەم کوڕوباوکەوەی داوە و کاریگەری نەبووە لە سەریان. ئەڤیناتە کوردستان 24 پێنجە. با ئەم بەیانیە پێکەوە جوان بکەین ئەویش کەش و هەوایەکی تایبەت بخڵقێنین بە میوزیک. زۆر جار ئێمە لەگەڵ میوزیکا کەسێکمان هێناوە کە گۆرانی بڵە بەڵام ئەم جارە فەرقەکات ئەم جارە شەعرمان هەیە لەگەڵ میوزیکێکی زۆر جوان دوو میوانمان لەگەڵا بن ئەم بەیانیە هەم ئەوان شاعیرەکەمان بە هۆنراوەکانی و میوزیسانەکەشمان بە ئەو پارچە میوزیکانی کە دەیژەنێت ئەم بەیانیمان بۆ بڕازێن و پێشەوەی کە سڵاویان لێ بکەم بەخێر هاتنیان بکەم من ناوی هەردووکیانەڵم کە خات و شەبنەم شەریفی و هەروەها ماوسا جەلال شاکر میوزیسیان میوانی ئێمن بەخێر هاتن هەردووکتان دێنە لای تۆ بە پارچەی میوزیک بعد دەست پێ بکەین و ئەنجا چینە لای شەبنەم باش جەلال شاکر دەستەکانت خۆش بێت کە کەسێکی ناسرا و
و میوزیسیانێکی ناسرااو لە هەولێر و ئاوازدانەریشە ئەم بەیانە پرۆگرامەکەوانە جوان کردو و دەستەکانت لە خزمەتم هەر کاتێکم منتان بۆیە من لە خزمەتم سپاس بۆ تۆ شەبنەم خان بابێنە لای تۆ بەیانیت باش بەخێر هاتی سپاس بۆ تۆ شەبنەم خان خانمێکی شۆخ و شەنگی کەم تەمەن بەڵام هەکبەیەکی زۆر جوان لە شعر و هۆنراوەی ئەوینداری و کوردانە و ئیتر زۆربەی بابەتەکان پێمان بڵێ کە ئەم بەیانێت چیت بۆ ئەمەدە کردوین و شەبنەم ئەم بەیانی بە چیەوە دەست پێکات زۆر باشە سەرتا سوپاس کە بۆ جاری دووەم منتان بە شایستە زانی و من بوومە میوانی ئێوە هیوازارم بەیانی هەموو لایەک باش بێ و هیوازارم بتوانم ئەم بەیانیە کۆمەڵێک شعر و هەست و ئەحساس تێکەڵی ڕۆژەکەتان بکەم دەستەکانت خۆش بێ با دەست پێ بکەین و هەستی جوان با بینەرانما ببەخشی مامۆستا هەر ئاوا منت خۆش بوێ هەر بەو ڕادەی کوردانە من و تۆش وەک مەموزینین خوا چیمان کەمتر لەوانە من بە شۆخ و شەنگی خۆم و جلی کوردی بێکەم و کورد تۆش بپۆشە بە هەیکەل تا جلی مێژوویت کوڕە کورد بترکێنە بە گوێچکەمە پەیمان نوێ بکەوە دووبارە منیش هەموو وشەکانت لە گوێ مەکەم وەکو گوارە من و ڕۆڵەی شاری زیرەک و تۆش تاهیر تۆفیقی دڵان چەند شیرینە تێکەڵبوونی هونەری هەولێر و بۆکان دەستەکانت خۆش دەستەکانی تۆش خۆش مامۆستا بەڕاستی هۆنراوێکی جوان بوو حەز ناکەم هیچ بڵێم نامێ هیچ قسە بکەم حەزەکەم ئێوە بەردەوام بن مامۆستا جا حەزەکەی جەنابەت بە پارچەی میوزیک یان با هاوکارانم ئاماژەی ئەوم بکەن هەردووکیان بەیەکەوە بەردەوام بن یاخود مامۆستا جەلال کەیفی جەنابتانەمە ئەتین حازرین دەستەکان خۆش مامۆستا من پرسیارێک لە جەنابەتەکەم و لەگەڵ تا هەرچەندەڵام حەز ناکەم پرسیارەکەم بەڵام ئەم گرتنی ئامێرانە و هێنانیان بۆ ئێرە ئەوە دەرەخات کە جەنابەت لە ئامێرە وەتەریەکان زیاتر وایە تا کەواتە ئەم جارە ئەگەر بکرێت عازفمان بۆ بکەی بە تار باشە بەسەر چاو ئامادەیە یاخود پێویستە حازر ئامادەیە
باران نم تەڕمی کرد هەر بە تارەکە ئەگەر شەبنەم شتێکی دیکەت حاضر بێت کرد چۆنەڵە خۆراکێتی وەنیە شەبنەم کات خۆراکی شارە کێت پێ باشە تاقیکەوە خیانەت کە بە دڵی خۆت ئەوانە بێ خۆ نازانی کەس لە من باشتر نییە بۆت گشت ئافرەتی ئەم گردوونە بەگشت هەموو بۆنێکەوە ناگەنە یەک ڕستەی شعرم کە بۆ تەڵم بەم تۆنەوە دەگیانەکەم تۆ مەزانە من لە خیانەت هەراسانم خیانەتکردن ئاسانە بەڵام من هەرگیز ناتوانم من ڕۆح و جەستە و عەقڵی خۆم تەنها لە لای تۆ داناوە گشت خەڵکی ئەمە ئەزانن ئەڤینم بەس بۆ یەک پیاوە خۆ ئەزانم دڵت نایە ورد و خاش بکەی ئەحساسم تۆ کەسێکی بێ ئەمەکنی جاقابی لە تۆ نەناسم جا ئێستا بە ئەم بەیانیە ئەوانەی کە لە حاڵەتی ئەوینداریان و ها ئیتر بە بەردەوام ئێستا کەمە لەمە پێش ئێمە دەروونناسێکمان لەگەڵا بخات و شیلان باسی هۆرمۆنی دۆپامینی ئەکرد کە هەستێکی خۆشت پێ ئەدات ئەم بەیانیە بە هۆنراوەکانی شەبنەمیان و بە ئەو عەسپە جوانەی جەنابێت ئەو هۆرمۆنە لەلای ئەوینداران هەم بەیانیە هەر دۆپامینێکی بە تەواوەتی زیاد لە ڕێژەی خۆشی ڕژێت دەستان خۆش بێت ئەمەندە جوانە جەوەکەم من بەی ناوبین لەبەر کە ئیسراحەتتان بێت دەمەوە قساکەمە گینا باچینە سەر هۆنراوێکی تر و پێت خۆشە مامۆستا تۆ حەزت لە چ جۆرە هۆنراوێکە با تۆ داوا بکەیت بەخوا خۆی ئاوازدانەریشی مامۆستا ئەجا چەند خۆشە بوو ڕۆژێک ئاوازێدا بنیت هۆنراوەکە هی خات و شەبنە بێت من بە شانازی خۆشحاڵ دەبم ئەگەر پێم گوت مەگەر شعری گۆرانی تەبێت و من ئاوازم زۆر دایتە گەنجەکان و هەتا بە تەمەنەکانیش پێم خۆشە وەڵا بۆیش باشە زیاتر ناودار دەبێت خۆشحاڵی بەیانەیەکی دیکە لێرە بین کەسێکیشمان بۆ زیاد بوو بێت کە گۆرانەکەی وت بێتەوە ئەو هەنداون باش ئینشاءالله دەست پێ بکەین دەخۆت لێم دوور مەخەرەوە و مەبە بە غوڵوار و بەچەم بەم هەڵوێستە چی دەسەخەی دەنێوانمان مەکە بەخەم وا مەزانە ئەم دووریەت تۆز خاڵێکیش من سار دەکا تۆ وازانی من واز دێنم زمانم لاڵ خودا نەکا خۆزانم تۆش وەک من وای خۆشەویستی لە چاوتایە من شاعیرم بۆ مەنووسرێ بەس داخەکەم تۆ بۆت نایە قەی ناکە من چی بنووسم تۆ گوێ مەدە و بێ ئەمەل بە من هەستەکەم بە هەڵبەست و تۆش تەنها پیاوی ئەمەل بە
ئازیزەکەم هەتا مابم بەس شعری ناسک ئەبیستی بەڵێ من وەکو تۆ نابم ناترسم لە خۆشەویستی دەستەکانت دەستەکانت شەبنەم زۆر جار ئەوانی کە هۆنراوە نووسن پیاوان بەسەر خانمانە هەڵدەن من شتێک کە سەرنجم ڕاکێشە لە هۆنراوەکانی تۆ زۆر بوێرانە ئەوەی کە هەستی خۆتە ئەیڵیت جا ئەمە تا چەند نەتوانێتی لە کارەکەت سەرکەوتوت بکە یان چەند نتوانێتی ببێتە بەربەست بۆت بەڵێ من دایمەن کوتومە چەند جارێکیش باسم کردووە کە ئێستاکە کۆمەڵگە وای لێ هاتووە وردە وردە بەرە ئەوە دەڕوا کە یعنی ئافرەتان و پیاوان جیاوازیەکیانە یعنی ئێمە باسی مرۆڤایەتی دەکەین یعنی هەست هەموو مرۆڤێک دەگرێتەوە جوانێ هەست بۆ منداڵێک بێ بۆ گەورەیەک بێ بۆ خۆشەویستت بێ بۆ دایکت بێ یا بۆ شتێک بێت تەبعەن ینی هەتا ئێستا ینی لە ینی بنەماڵە و دەوروبەرمەوە هیچ ینی توانجێکیان لێ نەزانم بۆ مەسەلەیە کەشەکە لەبار بۆ بووە تەواوی هەر بۆ شۆ کردو بەردەوام مامۆستا تا چەندە تۆ پێت جوانەکە ئەوەندەی تۆ ئاوازت داناوە یاخود لە ناو دنیای مۆسیقا و گۆرانیت ئەبینی پیاو بەسەر بەژن و باڵای ژن و بەسەر گردنی جوانی و بەسەر پرچی خاوی و چاوی ڕەشی هۆنراوە هەبوو گۆرانی وتراوە پێت وای وەکو ئاوازدانەرە تا چەندێکیش گرنگە بەسەر بەژن و باڵای کوڕێک جاو پێویست ناکات ئەوە یەک عینەکی ڕەشی هەتاوی لە چاوکەن یەکسەر شازە بن ئاسانە چاو کردووە بەڕاستی ینی خۆی ئافرەت کە گۆران ئەم زۆر جێم لێ دەبێت ئاوازی پیاوان دەرێن ینی ئافرەت بەسەر ئافرەتی هەرداری دەری یعنی پێنج جوانە ینی ئافرەت بەسەر پیاوە هەربرێ کۆ ینی چۆن ینی شاعران کە شعر دادنێن زیاتر بۆ ئافرەتان ینی پیاوە لەسەر ئافرەت باسی ئەو بابەتە دەکە وا جوانترە ینی ئێستا بەرهەمەکەم جێلێ بۆی ئافرەتێک کە گۆرانێکە ناوەکەم لەبیر نەماوە وابزانام دڵنیان قەرداغی بەسەر کوڕێکدارێ شتێکی جوانە باوە شەبی ینی نەکاتوی جێم لێ بۆ هەندێک ئافرەت مەوالی پیاوان دەرێن ینی تایارتۆفیقی ئەوانە بەڕاستی بەڕێی من خۆیان لێ نەدەن لەوەی یعنی زیاتر ئافرەت زیاتر بۆ ئەوەی برێتن بەسەردا پیاوە بریان یان بەسەر کوردستان بە جوانی ئەوشتا سروشت و قەینا با زیاتر بەسەر پیاوانە بڵێن زۆر ئێوەی پیاوان نازی ئێمەتان هەڵگرتەوە پیاو ناز هەڵگرێ با کەمێکیش جارجار ئەم هونەرمەندانەمان نازی کوڕان هەڵگرن جوانترە بنێ باشە دەستەکانتان خۆش بە من دوا بەرهەمم پێشکەشکەن بە هەردووکتانەوە شەبنەمگیان تۆ هۆنراوەیەکی دیکە و مامۆستا جەنابیشت بە سازەکەت سوپاسی هەردووکتانەکەم چونکە من ئێستا ماڵاوایی یەکەم ئەمەوێت چۆنەڵە کۆتاییەکەی جوانترین بێت وی بۆی ئەوەی بەجێ هەڵم بە بینەرەکان مەڵێم کە ئەم بەیانی لەگەڵ ئێمە بوون زۆر سپاسانەکەم هەروەکو پەیمانم پێدان بەیانێکی جوانتان بۆ منەخشێنەوە کۆتاییکێشی بە بابەتێکی جوان ئەبێت تا بێگەیشتنەوەکی تر ماڵاوە خواتان لەگەڵ لە چاومدا کەسێکی دیکە نابینم گەردوعای شەڕیشم لێ بکەی من خاوەن وشەی ئامینم دڵێکی میهرەبان هەیە لە پشت و ڕێی و عینادیت هەزاران وشەی ناسکم
لە ناو چاوەکانت تا دیت. باشیت بۆتە ڕێنوێنێک بۆ ژیانێکی ئەبەدی، ئارامیت بۆ هەموو عمرم، لەمە زیاتر چیم بوێت چی؟ منە و کاتانێ لێ تووڕەم هەرگیز شێعرت بۆ نانووسم. ئەی تخوا کە حەیف نییە سەرزەنشتت کا پێنووسم. تۆ جوانیت و شێعرەکانم جوانتر ئەبن بە باسی تۆ، کە تووڕەش بی ئازیزەکەم تەنها جوانیت ئەنووسم خۆ.